گواستنەوە لە ڕۆڵی شۆڕژگێڕیەوە بۆ چەتایەتی جاشایەتی. نمونە کوردستان عێراق. لە ناوبردننی هێمای شۆڕژگێڕانە سەرکردایەتی بزوتنەوەی کورد کە خودی مەلا مستەفا نوێنەرایەتی دەکرد پارێزراو نەبوو، بەڵکو تەنرابوو بە خیانەتی پرسی کورد و سنوور نەبەزاندنی قەدەغەکراوەکانی نەتەوایەتی و نیشتیمانی یان تیرۆرکردنی بزوتنەوە ڕزگاری خوازەکان لە بەشەکانی دیکەی کوردستان یان بەشداری لە بەکرێگیراوی بۆ دەوڵەتێکی بیانی. سەرکردە کوردەکانی پارچەکانی دیکەی کوردستان کە ڕۆشتبوون بۆ ناوچە ئازادکراوەکانی کوردستان متمانەیان بەدەست پاکی سەرکردایەتی مەلا مستەفا هەبوو، هیچ گومانێکیان لەلایەنە تاریکەکانی کەسایەتیەکەی نەبوو. ئەوان نیان دەتوانی لەوە تێبگەن کە ئەوەی بەسەر ئەحمەد تۆفیقی هات سکرتێری مەکتەبی سیاسی حەدەکە ئێران بەناچاری ڕای کرد بۆ بەغدا و دواتر ڕژێمی بەعەز کوشتی. ئەحمەد تۆفیق سکرتێری حەدەکەی ئێران کەس ناتوانێت نکۆڵیەوە بکات کە خزمەتگوزارێکی مەزنی پێشکەش کردووە و یەکەم کەس بووە ڕۆژنامەنووسێکی ئەمریکی لە بەیروتەوە هێناوە بۆ سەربازگەکانی شۆڕش و خودی خۆی بەشداری لە شەڕدا کردووە. سەرکردایەتی مەلا مستەفا دەریان کرد تاکو لە بەغدا کوژرا. لە 6/6/1970 سعید ئیلجی سەرکردە لە حەدەکە کوردستانی باکوور لەگەڵ دوان لە هاوڕێیانی بە تێوەگلانی سەرکردایەتی حەدەکە عێراق کوژران. پاشان دکتۆر شڤان کە لای زۆربەی کەس بە گوێرە گیڤارای کوردستان بوو لەگەڵ دوان لە هاوڕێیانی سەرکردە بە فەرمانی مەلا مستەفا لە 26/11/1970 کوژران و دەرمەکانیان شاردرانەوە. ئەمەش جێگای خۆشحاڵی ساڤاکی ئێرانی و میتی تورکی بوو. کوردستانی ئازادکراو بوو بە گۆڕستانێکی نادیار و ژمارەیەک لە گرنگترین پاڵەوانەکانی بزوتنەوەی ئازادی خوازی کوردیان تیادا نێژران و خەباتی گەلی کورد لە کوردستانی باکووری تورکیا تووشی ئیفلیجی بوو بەهۆی ئەو تیرۆرانەوە کە بە فەرمان لە سەرکردایەتی مەلا مستەفاوە ئەنجام دەدران. پاشان جەمیل مەحۆ سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردی لە لوبنان لە کاتی سەردانیکردنی بۆ کوردستان دەستگیر کرا و خرایە زیندانەوە بە تۆمەتی پەیوەندیکردن بە عوبەیدەڵڵا و ڕەتکردنەوەی مەرجەکانی سەرکردایەتی حەدەکە لەو گۆڕانکاریانەی لە سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردی لە لوبنان کرا. ڕوبەڕووی سوکایەتیکردن و ئەشکەنجەدان بوویەوە لەلایەن خودی مەلا مستەفاوە. بانگی کرد بێتە بەردەمی و هیچ بواریەوەشی نەدا داکۆکی لە خۆی بکات. لە تووڕەیدا کۆنتترۆڵی لەدەستدا بوو، تێر گوێنی پێدا و سوکایەتی پێکرد و هەڕەشتەی کوشتنیشی لێکرد بە تۆمەتی ناپاکی گەورە و بەبێ هیچ بەڵگەیەک خرایە زیندانەوە. ترسێکی گەورە هەبوو لەوەی لە پێکهێنانی هاوپەیمانێکی بەرفراوان لەگەڵ عوبەیدەڵڵا بۆ تێکدانی پرۆژەی میرات لە بنەڕەتەوە. ئیدریس بە ڕاشکاوانە بە جەمیل مەحۆی وت: ئێمە ئەترسین تۆ ئازاد بکەین چونکە دژ بە ئێمە لەگەڵ عوبەیدەڵڵا دژی ئێمە کار دەکەن. ئەم ترسە لە خودی مەلا مستەفادا بوو. دوای 2 هەفتە خێزانی محەممەد داغا مێرگەسۆری کۆمەڵ کوش کرد و بینی لە کوشتنی چەند کەسێکی تریشدا کردەوە. جەمیل مەحۆ دوایەوەی 4 ساڵ لە زیندان مایەوە و ڕوبەڕووی ئەشکەنجەدان و سوکایەتی بوویەوە داوای لێکرد و وتی: ئەگەر بتوانیت عوبەیدەڵڵای کوڕم بکوژیت من ئامادەی تەواوم تایە هەرچی بڕەپارەیەک داوای بکەیت پێتی بدەم. جەمیل مەحۆ هیچ وەڵامی نەدایەوە و شۆک بوو. با بگەڕینەوە بۆ پرۆژەی میرات. زۆربەی کات دەستنیشانکردنی ئامانجەکان بڕیات دەدات لە دەستنیشانکردنی ئەمڕازەکانی گەیشتن بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانە. ئامانجی مەلا مستەفا ڕوون بوو، نەهێشتنی ڕق لە بیرەوەری کورد بەرامبەر بە سەرۆک جاشەکان یان گێڕانەوەی متمانە بۆیان و پەسەندکردنیان وەک سەرۆک و سەرکردە گوێڕایەڵیان بن. بێگومان ئەم هەڵوێستەش پێویستی بەوەیە دژ بە بەهاکانی پیرۆزی کۆمەلگا بوەستیتەوە. ئەمە شەستەمە بەدیهێنانی تەنها بە لێدانی کللتوری دژ بە جاشەکان نەبێت. لێرەدا کەوتە ململانەیەکی قوڵەوە لەگەڵ گەلەکەیدا بۆ ڕوخاندنی بەرەی ناوخۆ زیاتر پشتی بەدەرەوە بەست، بە تایبەتی سێگۆشەی ساڤاک و مۆساد و CIA بەبێ ئەوەی گوێ بە ئازار و گلەی گەلەکەی بدات. بە گشتی پشتی بەست بە یارمەتیەکانی دەرەوە و ئیشی لەسەرەوە دەکرد کە وڵاتە کۆمەک بەخشەکان لە خۆی ڕازی بکات. سەرکردایەتی حەدەکە هەردوو هێزی پێشمەرگە و جاشی لە خۆ گرتە بوو کە دوو هێزی دژبەیەکن. ئەوەی سەیرە زۆربەی حەزبە کوردیەکانی دیکە کە دوایەوە دەرکەوتن هەڵوێستی دژبەیەکیان هەبوو: پێشمەرگە، جاش، گەندەڵی بەرەنگاربوونەوەی گەندەڵی. ئەم حزبانە بەهێز نەبوون لە شۆڕش و بنەماکان بەرامبەر بە بەهایستەم و گەندەڵی و جاشایەتی. کاتێک سەرکردایەتی حەدەکە لێک تێگەیشتنی هەبوو لەگەڵ ڕژێمی شا دواتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستەکانی دژی بزوتنەوەی کورد بوو لە کوردستانی ئێران. دوای نزیک بوونەوەی لە ئەنقەرە
چووە جەنگەوە دژ بە پارتی کرێکارانی کوردستان و بەزوتنەوەی ئازادی نیشتیمانی لە ڕۆژاوا و تاکو ئێستاش کاتێکی شتێگەیشتنی لەگەڵ ڕژێمی سەدام حوسێن هەبوو دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئۆپۆزیسیۆنی عێراقی کۆنگرەی نیشتیمانی عێراقی کرد بە سەرۆکایەتی ئەحمەد چەلەبی. ئەمە بێجگە لە بەیاساکردنی دزی ماڵی گشتی و جێگیرکردنی ڕێکخراوی گەندەڵی و هەربڵاوکردنەوەی بە کۆمەڵگادا. چاوەڕوانی بەشی چوارەم بن.